دیار لە ماوەی ئەخیری چەند ڕۆژی ئەخیری ژمارەی توشببووانی کۆرۆنا کەمێک دابەزیوە ئەمە شوای کرد کە خەڵکی وا تێبگات پێداویستی خوێنش دابەزیوە نەخێر بە پێچەوانەوە ئێمە ئێستا سەرڕای نەخۆشانی تەلەسیمیا توشببوانی شێرپەنجە خوێن بۆ بەشێک لە توشببوانی کۆرۆناش دابینەکەین کاوانەی هەنێکیان نەخۆشی درێژخایەنیان هەیە بۆیە پێداویستی خوێن زیادی کردو دیارە بەخشینش کەمتر بۆ لەم چەند ڕۆژەی دواییدا بۆیە بەڵانسی خوێن تۆزە دابەزیوە هەمیشە ئێمە کە هەر کاتێک باڵانس چکەوە یەکەم جارنی ئەو دابەزینە ڕووبدا چەند جارێکەوە شتێکی ئاساییە ڕووەدا و هەر جارێک بانگوازمان کردووە بە سوپاسەوە خەڵکی هەولێر زۆر بە پەرۆشەوە هاتووم ئێمە ڕۆژانە پێویستیمان بەسەر و 200 یەکەی خوێنێ 200 خوێن بەخشەیە سەردانمان بکە زۆر جارێشە و ژمارەیە زیاتر هاتووە سەردانی کردوین بەڵامی تر ئەوە شتێکی یعنی ئاساییە هەندێک جار دابەزین ڕۆدا و هەندێک جار بەرزبوونەوە ڕووەدا لە بەڵانسی خوێن شتێکی ئاساییە لە هەموو بانکەکانی جیهانە شتە ڕووەدا